دوای ئەوەی ئۆرچوون شێنیوجێل لە کارەکەی دوور خراپبوویەوە لە 21 نیسان ڕفێنرا و 23 ڕۆژە هەواڵی نازاندێ. باوکو دایکی لە هەژماری تایبەتی خۆیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕایانگەیاند 21 ڕۆژی تەواوە سەرەڕای ئەوەی ڤیدیۆی ڕفاندنەکە لە بەردەستدایە و ژمارەیەوە ئۆتۆمبیلە بە ئاشکرا دیارە کە ڕفاندوێتی، بەڵام تاکو ئێستا هەواڵی ئۆرچوون شێنیوجێری کورمان نازانین و بەکەرەکانی نەدۆزراونەتەوە. بۆچی هەموو کەسێک بێدەنگە؟ تکایە یارمەتیمان بدەن. زیا کۆجابێک خۆبەخش لە ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی دژی ئەو نادادپەروەریانەی لەباری نائاساییدا ڕوودەدات لەو پەڕی بەریتانیا بۆ ئەو پەڕی بەریتانیای بە پایسکل بڕی بۆ ئەوەی ئەم زوڵمە بە جیهان بگەێنێ. زیا کۆجابێک لە نێوان بەروارەکانی 4 تا 12 مایس 1560 کیلۆمەتری لە بەریتانیا بە پایسکل بڕی. لە تورکیا زیاتر لە 700 منداڵی ساوە و 17,000 ئافراد زیندانی کراون.